10 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار سەرجەم بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بادینان وەک بەرپرسانی یەکگرتوو دەڵێن لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە سوتێنران. ئەوەش بە یەکەم ڕووداوی بارەگا سوتاندندا دەنرێت پاش شەڕی ناوخۆی نێوانیەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. 6 کانونی یەکەمی ساڵی 2005 بەهۆی بەشداریکردنی یەکگرتوو بە لیستێکی سربەخۆ و جیا لە لیستی هاوپەیمانیی کوردستانی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بارەگاکانی ئەو حیزبە لە بادینان سوتێنران. بەرپرسانی یەکگرتوو خۆیان دەڵێن پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ڕێخستنەکانیەوە خەڵکی بەجلی مەدەنی و ئاسایش و پۆلیسی ناوچەکەوە ناردە سەر بارەگاکانیان و لە شاری دووەک و قەزاکانی زاخۆ و ئاکرێ و ئامیدی و بەردەڕەش بارەگاکانیان سوتاندن، تۆمەتێک کە پارتی ئەو کات ڕەتی کردەوە. لە ڕووداوی سوتاندنی بارەگاکانی یەکگرتوودا 4 کەس کوژران کە یەکێکیان ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتوو بوو کە ئەو کات لێپرسراوی مەڵبەندی بادینانیش بوو لە دهۆک. بەرپرسانی یەکگرتوو دەڵێن لە کاتی هێرشەکانی پارتی بۆ سەر بارەگاکانی یەکگرتوودا هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ڕووی نەداوە، بەڵام ڕێخستنەکانی پارتی بە فیشەک ئەو 4 کەسەیان کوشتووە وەک بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی دەڵێن. لەگەڵ دروستبوونی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی 2011 سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان جارێکی دیکە لە سلێمانی هێرش کرایە سەر بارەگای پارتی و لە هەولێریش هێرش کرایە سەر بارەگاکانی بزوتنەوەی گۆڕان. بەرەبەیانی ڕۆژی 20 شوباتیش هێرش کرایە سەر ئۆفیسی سەرەکی کەناڵی ئێنارتی لە شاری سلێمانی و سوتێنرا کە ڕووداوەکە لە ئاستی نێودەوڵەتیشدا دەنگدانەوەی گەورەی هەبوو. هەروەها ڕوبەڕووی ڕەخنە و ناڕەزایی ڕێکخراوە جیهانیەکان بووەوە و سوتاندنی کەناڵەکەیان بە توندی ئیدانە کرد. لە کۆتایی هەمان ساڵدا و لە مانگی کانونی یەکەمی ساڵی 2011دا جارێکی دیکە بارەگاکانی یەکگرتوو لە سنووری بادینان واتە لە شارەکانی دووەک و زاخۆ و چەند شوێنێکی تریش سوتێنران کە ئەو کاتیش یەکگرتووی ئیسلامی پارتی تۆمەتبار کرد بەوەی لە پشت سوتاندنی بارەگاکانیەوە بووە و ئەوانەی کە چوونەتە سەر بارەگاکانی ئەندامی پارتی بوون. بەرپرسانی باڵای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 10 ساڵی ڕابردوودا 2 جار بارەگاکانیان لە بادینان سوتێنراوە. دەڵێن ڕووداوەکان پەیوەندی بەوەوە هەیە کە هێزێکی چالاکی ئەو سنوورە بوون و پشتیوانی دەنگی ناڕەزایی خەڵکیان کردووە. داوایان لێ ئەەکەم بەڕاستی موچێ ئەو خەڵکە ڕەشوڕوتە بن. مانگی ئەیلولی ئەم ساڵیش بەهۆی قێرانی دارایی و دواکەوتنی موچەوە فەرمانبەران و مامۆستایان لە شارەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتیان ئەنجام دەدا. بەڵام دواتر ناڕەزایەتیەکان فراوانتر بوون. لە مانگی تشرینی یەکەمیشدا خۆپیشاندانەکان لە کەلار و قەڵاتزێ کوژرا و برینداری لێکەوتەوە. بارەگاکانی پارتیش لە قەڵاتزێ و کەلار سوتێنران. هونەر ئەحسان NRT